بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانم. من دانیال نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا دەبین. ئازان بابەتی ئەمڕۆمان بریتی دەبێت لەوەی کە قەوارەی هەرێمی کوردستان تا چەند لەبەر مەترسیدایەوە کێ دەبێت قەوارەی ئەم هەرێمە بپارێزێت. دەزانی ماوەی چەند ڕۆژێکە یەکێک لەو بابەتە گەرمانی نێو خەڵکی و نێو سۆشیال میدیا ئەو راپۆرتی نێو ڕۆژنامەی سەباحی فەرمی حکوومەتی عێراقی بوو کە باسی لە هەڵوەشاندنەوەی قەوارەی هەرێمی کوردستان دەکرد. ئاماژەی بۆ کردبوو کە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان پێیان باشەکە ئەو قەوارەی هەڵبۆشێنێتەوە بگەڕێنەوە سەر حکوومەتی عێراقی. ئەمەش کاردانەوەی بەدوای خۆی داهێناو لەو بارەیە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە ئەو راپۆرتە هیچ زمانحاڵێکی حکوومەتی عێراقی نییەوە، تەنها بیر و بۆچوونی تاکە کەسێکە کە بڵاویان کردوتەوە. لەو بارەیەوە زۆرێک لە هاوڵاتیان بووبوون بە دوو بەشەوە کە باسییان لەو بابەتە دەکرد. بەشێکیان پێیان وابوو کە هەرێمی کوردستان پێویستە بپارێزرێت و قەوارەی هەرێمی کوردستان هەمیشە بەردەوام پێویستە بەسەر بەخۆی بمێنێتەوە. ئەوەی کە گرنگە پێویستە گۆڕانکاریتیا بکرێت دەسەڵات و ئەو نوخبە سیاسی کە لە هەرێمی کوردستاندان حکومڕانی ئەم هەرێمە دەکەن پێویستە تیایدا بگۆڕێن و حکوومەتێکی دادپەروەر، حکوومەتێک کە دوور بێت لە گەندەڵی و لە ستەمکاری بێتە ئاراوە. ئەمە یەکێک بلەو بابەتانی کە خەڵکی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا قسە و باسییان و دەزانین لە هەرێمی کوردستاندا قەوارەی هەرێمی کوردستان بە گوێرەی دەستوری عێراق ئەو قەوارەیە دانراوە قەوارەیەکی سربەخۆیە. تیایدا لەم هەرێمەدا چەندین دەسەڵاتی جیاجیا هەیە لەوانە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و تیایدا پەرلەمانیشی تێدایە. بەڵام لەگەڵ هەموو ئەم دەسەڵاتانەدا هاوڵاتیانی ئەم هەرێمە نیگەرانن لە چۆنیەتی ممارەسەکردنی حکومڕانی لەم هەرێمەدا و نیگەران لەو نادادی لەم هەرێمەدا هەیە. هەمیشە بەردەوام نوخبەیەک یاخود چەند کەسانێکم و پێیان باش بووکە بەشێکی زۆری ئەو داهات و سەرمایە یاخود ئەو دەستکەوتێک کە لە نێو هەرێمی کوردستاندا هەیە بگەڕێتەوە سەر بەغدا و لە ڕێگەی بەغدادەوە دابش بکرێت بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا، لەبەرەوەی کە نادادێکی زۆر لە هەرێمی کوردستاندا هەیە و پێیان باشە حکومڕانی لەژێر سەیتەرەی حکوومەتی عێراقی تابێت. ئەمە بابەتی نێو گەرمی هاوڵاتیان بوو کە ڕۆژی شەممە ئەم ڕۆژنامەیە بابەتەی بڵاو کردبوویەوە تیایدا حکوومەتی هەرێمی کوردستان هاتە سەرخەت و باسی لەوە کرد کە ئەو لێدوانیان دوورە لە حکوومەتی عێراق و حکوومەتی عێراق لەگەڵ ئەو بابەتەیەدا نییە کە قەوارەی هەرێمی کوردستان بێتە قەوارەیەک و قەوارە هەڵبۆشێنێتەوە. بابەتی ئەمڕۆمان باسکردن لەوەی کە ئایا مەترسیەکان چین لەسەر قەوارەی هەرێمی کوردستان، کێ دەبێت قەوارەی هەرێمی کوردستان بپارێزرێت. دەزانین لەم هەرێمە کوردستانەدا لەگەڵەوەی کە نادادی ستەمکاریەکی زۆر هەیە و لەگەڵیشیدا ساڵانە دەیان هەزار قوتابی تێدا خوێندن تاوا دەکەن بەڵام بێکارن و ئەمە هەموو هاوڵاتیان و قوتابیان و ئەو کەسانی کە لەم هەرێمەدا ستیامیان لێ دەکرێت نیگەرانن و هەمیشە بەردەوام گلەی و گازندەیەوە دەکەن کە پێویستە ئەم قەوارەیە نەک هەڵبۆشێنێتەوە بەڵکو حکومڕانەکانی گۆڕانکاری تێدا بکرێت و حکومڕانێکی دادپەروەر بێتە ئاراوە. ئەم بابەتی ئەمڕۆمان دەبێت دەچمە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازیز. یەکەمین پەیوەندی وەردەگرم کاک حەمەڕەشید وەردەگرم لە ژاراوە. کاک حەمەڕەشید گیان سڵاوی خوا لەبێ. خۆی لە جەنابەت کاکە دانیاڵ ئێوارەت باش. ئێوارەت باش. سەرهەد چاوەکان و کاک حەمەڕەشید. بەڕێزی ڕێزم بۆ خۆت و ستافەکەت و تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان. سپاس دەکەین. بەڕێزی فەرمووت نووسراوە تایتڵەکە مەترسی لەسەر کوردستان. بەڵێ بەڵێ مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان. هەرچی مەترسی نییە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان لە خۆیان بەولاوە. مەترسی هەرێ گەورە بۆ خۆیانن. با نەشر نەکەن بڵێن ئەمە زەلامێک ئێشێک تاکێک لە بەغدا گوتی، با بڵێن کردەوەی خۆمان گوتی. مەترسی هەرێ گەورە ئەوەیە کە خەڵک دەچی بە لتر نەوت دەکری بۆ سوتاندن لە بەرخۆیدا خەڵکی هەزار و فەقیر. مەترسی هەرێ گەورەیە کە بە سەدەها گەنجمان لە دەریای ئیجە داخنکە. مەترسی هەرێ گەورەیە ئەم گەندەڵی و نابەرامبەریە. مەترسی هەرێ گەورە ئەوەیە ئەم دیکتاتۆریەت و کورسی پەرستن و خۆشپەرستکردنەیە. مەترسی هەیە گەورە ئەوەیە کە ڕێگە نادەن دەستی دەسەڵات ببێ، ڕێگە بە دێموکراتی نادەن. لەگەڵ ئەوەی لە هەرێمی کوردستان سەرۆت و سامانێکی زۆر باشمان هەیەوە وەک خۆیان ممارەسەی چەندین دەسەڵاتی جیاواز دەکەن، بەڵام تاوەکو ئەوەی کە خەڵکەکە لەگەڵ ئەو دەسەڵاتەدا نەبێت تا چەند دەبێتە مەترسی بۆ قەوارەی هەرێم، تا چەند خەڵکەکە خۆی لەوانەیە وا بکات ئەم قەوارەی هەڵبۆشێنرێتەوە. خۆی وایە کاکە دانیال، کاکە دانیال هەتا لە ماڵێدا
ڕئیس عائلە کە خراپ بوو دەگەڵ ماڵ و منداڵی مەترسی هەرێک گەورە لە تێکچوونی ئەم بنەماڵەیە دروست دەبێت یەکیشتی بەس ئەمانە پەن وەرناگرێت ڕاز ناکەن شەی باقوبرێک دەکەن دۆلار بەری چاوی گرتون قەتیان وا بەخۆوە نەدیوە زۆرمان داوا لێکردن ئەمە 32 ساڵە هاوار دەکەین یان دەڵێن کاتان لێ دەکەین بۆ خاتری خوێنی شەهیدان بۆ خاتری خوددا بۆ خاتری ئەنفالکراوان بۆ خاتری هەڵەبجەی وێرانکراو کە بەدەستی خۆتان وێرانتان کرد کاتان لێ دەکەین کاتان لێ دەکەین وەرنەوە ناو میلەت ڕێز لە میلەتی خۆتان بگرن مەترسی چی مەترسی نابێ ئەگەر بۆ خۆیان مەترسی نەبن باڕێ لە برادرانم نەگرم دەستخۆشی لێ دەکەم زۆر بەڕێزی بەڵێ ئازان دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئاسۆ لە سلێمانی وەردەگرم کاک ئاسۆ گیان سڵاوی خوارد لەبێ خوا لە جەناب و تەواوی بینەناوی چاوەکانم کاک ئاسۆ گیان حاجی گیان بنەڵێم گەورەترین مەترسی لە ئێستادا لەسەر هەرێمی کوردستان نەبوونی بەڕاستی ئەم بەرنامەیی و بێپلانی حکوومەتی هەرێم کە خۆیان ڕەنگە بڵێم سەرچاوی پلانەکەش بن بۆ داماڵینی خەڵک لەم دینە پیرۆزە و لە بەڕاستی بێڕێزیکردن و بێحرمەتیکردن بە خەڵک و ئەمە گەورەترین مەترسیە لە ئێستاە کە پێم وابێ ئەو برەوەی کە بە شوێنە بە باڕ و بەو شوێنە نادرێت بە مەشروب و بە ئەنواعی شت لەم هەرێمەیە ئادرێستا وەرەگری لە ئەوەندە ڕێگری لە دین ئەکرێ پێم وابێ ئەمە گەورەترین مەترسیە ما باخیەمانەی تری حاجیان پێم وابێ تاو ڕۆژەی غازمان هەبێ نەوتمان هەبێ گازمان هەبێ پێم وانێ حاجیان هیچ مەترسێکمان لەسەر بێ ئەمانەش وەکو شۆفێرێک سایقی پاسێکن سایقی وەرەگرن مانگانەی خۆیان کێشەیان نییە تاو ڕۆژەی هیچ هەبێ و کەسابەت هەبێ ئەوان سایقی خۆیان وەرەگرن کە نەمای ترێکی ئەوانش داماوانە پێم وابێ فەقیرانە بێ بارکەن ئەوانش لە سایقەکە بن جازۆشتەکان لێ وەرەگیرێتەوە کاتە بەڵام تاو کاتی ئەم ڕزقە خوا بینێرێ و نەوت و غازەکە هەبێ هیچ مەترسی لەسەر هەرێمی کوردستانیە ئەمانەی کە ئێمای بینین لە دنیای دەرەوە ئەم دەسەڵاتەکە ماوەتەوە بۆ هەنێ ماوەتەوە ئەمان وەک ئێمە موچە خۆرن وەک ئێمە چاوەڕێی موچاکەن مانگی چە نیشانە درێتێ هەر پێم وابێ ئێمە یعنی حەقەتەکێتی بەڵام گەورەترین مەترسی من پێم وابێ لەم هەرێمی کوردستانیە حەق وایە مامۆستایانی ئاینی لە مینبەرەکانی خۆیانەوە بانگەواز دێوەکەن ئەم هەموو بێڕێزیەی کە ناو جیلی گەنجانەکە ئێستا بە مادەی هۆشبەر و بە پۆبجی و بە گازینە و بە مەشروب و بە هەرچی بڵێ کە لەم وڵاتەیە برەی پێدراوە حەق وایە برە و مامۆستایانی باس دەوانەکەن کار گەورەترین کارەسات و مەترسی لەسەر هەرێمی کوردستان ئەمانە کێشە کە بێڕێزی و حرمەت و ڕێز خەریکە گەورە و بچووکی هەر نەمێنێ سپاسەکەین کاک ئاسۆ لە سلێمانیەوە لەگەڵ مابوویت سپاس بۆ پەیوەندیەکە دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی محەممەد وەردەگرم لە ڕانیە باوکی محەممەد سڵاوی خوارد لێبێ داکە دانیار سڵاوی خۆی گەورە لە خۆت و لە هەموو هاوکاران وعەلەیکم سەلام سەر هەردوو چاوم باوکی محەممەد ڕەبی هەردوو چاو ساخ و جوانبی لێرەوە سڵاو ڕێزمێ لە بۆ کاک حەمەڕەشید خۆشحاڵ بووم بە دەنجی و بە بیر و بۆ چوونەکانی کاکە دانیار دانیار دەمێتە چاوڕێن تخوا تۆزەکاتم پێ بتە بابەتەکەی ئەوڕۆ زۆر زۆر گرنگە بەڕاستی کاکە دانیار بە خزمەت لە خزمەت خواوی کاکە دانیار بە تەسەوڕی من لە یەکەم سەر هەڵدانی شەڕی ناوەخۆ ئەو قەوارە کۆتایی پێهاتوە نەک مەترسی لەسەرە بە تەسەوڕی من لە یەکەم کۆبنەوەی پەرلەمان لە مەیدانی حیوان ئەمدوو لە ڕوو جەناب و بینێرەکانت ئەو قەوارێ ئەوان مەترسیان خستە سەر و ئەوان کۆتاییان پێهێنا بە تەسەوڕی من لەگەر بڕیاردانی ئابووری سەربەخۆ ئەوان ئەو قەواریان مەترسی خستە سەر و ئەوان کۆتاییان پێهێنا بە تەسەوڕی من لەگەر بڕیاردانی ڕێفراندۆم بەو نیەت جۆرە نیەتەوە ئەوان مەترسیان خستە سەر ئەو قەوارێ و ئەوان ئەو قەواریان کۆتایی پێهێنا بەڕئی من ئەمەندە خۆشوکردن لە بۆ بەغا و بەبێ نەتیجە ئەوان ئەو قەوارەیان کۆتایی پێهێنا بە تەسەوڕی من لە بەغا شەڕکردن لەسەر پۆست و پارە و
دوور لە داخوازیەکان و کێشە و مەشاکیلەکانی ئەو میلەتە و مادەی ١30 ئەوان ئەو قەوارەیان خستە مەترسی و ئەوان کۆتاییان پێهێنان. کاکە دانیار توختەی قسەکانم لەو هەمووە خاڵانەی کە باسم کرد ئەوانە درۆزن ئەوانە درۆ دەکەن. میلەتی کورد ئەوانەی ناسیە دەزانی دروشم و کردەوەی ئەوانە عەرز و ئاسمانی لێ جیاوازە. کاکە دانیارجان خەڵکی هەرێمی کوردستان ئەوانەی ناسیە ئەوانە سیاسی بازرگانن نەک سیاسی نەتەوەی نەک سیاسیانەکی نەتەوەی بن بچنە بەغا لە بۆ مادەی ١40 لە بۆ هەرچی ئەتوو دەیڵی کێشە و مەشاکیلی ئەو خەڵکەیە. کاکە دانیار من دەمەوێت شتێکی واقعانە قسە بکەین نەک درۆ دەلەسەی ئەو دەسەڵاتە و پروپاگەندە بە ناوی عێراقچێتی نازانم چیتی. ئەگەر ئەمە هەرێمی کوردستان حکوومەتەکەمان بە باوک تەشبیه بکەین و بەغاش بە باتیرە تەشبیهی بکەین ئەوە تا باوکەکە نەموسەی لە کاتی خۆیتی 30 ساڵە کارەبامان بۆ جێبەجێ ناکە خانە نشینان ئەولا باشترە لێروکانە بنزینە ئەوە لەوێ بە 450 لێرە بە هەزارە ئەوەتانی خوێندنەکان و تەعیبوونی قوتابیەکانە ئەوێن دەرباشترە لێروکانە ئەوجا هاوڵاتی بوون و سیادەی هاوڵاتی هەرێمی کوردستان بە کەیفی خۆی ئەوە دەوروبەر دێ سوکایەتی و داژکاریتی و لێمان دەکوژی و قڕوبڕمان دەکاتن ئێستا ئەولا باشترە ئەوجا بابەتی کارەبا دەرێ ئەوجا بابەتی هەرچی ئەتۆ دەیڵێ ئەوجا نەوت دەڵێ ئەوجا غاز دەرێ هەرچی ئەتۆ دەیرەی باتیرەکە باشترە لە باوکەکە. من ئەو قسەیە دەکەم بە هیچ شێوەیەک نە عێراقچێتی نە نازانم چیچی نە لە عەشیرەتەکەشم جار شەشی تێدا بووە وەکو ئەوانە بەڵام ئەوە واقعە میلەت ئەوانەی ناوێت بۆی دەرکەوتن ئەوانە درۆزن و سەختەچی و کلااوچینە و بۆ ئەو دەرفەتی ناوێت لە ڕانیەوە لەگەڵمان نبووی. کاک بەرزان لە قەرەداغ وەردەگرم. کاک بەرزان یان سڵای خوا لێبێ چاوەکانم کاک بەرزان گیان والله ئەوەی کاڵم کرسی و مەترسی لەسەر قەوارەی هەرێم هیچ مەترسی نییە لەسەر قەوارەی هەرێم و وەکو ئەوەی دەرەکی بێ بەڵام ئەمان خۆیان مەترسین لەسەر خەڵکی هەرێم ئەمان خۆیان مەترسین لەسەر پێشتریش لەنەری نەتەوەی گرتوەکان ئاماژی بۆ کردووانی ئەو ناتەبایە دەبێتە هەوێنەوەی کە قەواری هەرێم لەژێر مەترسیا بێت کۆکردنەوەی پارە. بەڵێ کاک بەرزان هیچ مەترسی نییە مەترسی لەمە خراپتر یعنی میلەت چاوەڕی چییە ڕاست ئەوەی کە ئەمان بە میلەتیان کردی لە هیچ سەردەمێکا پێی نەکراوە یادارم خەڵک بە خۆیان بچێتەوە ڕوو بکاتەوە ڕاستیەکان کە هەمووی دوور لە دینی و دوور لە ئەخلاق و هەموو شتەکانی ئینسانیتیان لەناو بردووە یادارم سەرکەوتوو بوون دەستپاس. کاک بەرزانگیان لە قەرەداخۆ لەگەڵمان نبوو. باوکی باران لە سلێمانی وەردەگرین. باوکی باران سڵای خوا لێبێ. سڵای خوا لە جەنابتان باشی قوربان. سەر هەردوو چاوم من ئەوانەی پێشتر دووبارە ناکەمەوە کەوگرا بە ڕێزانەوتیان یەقینیشەوە قساکەم داوا لە بەڕێستانەکەم مایکیشتان بخەنە بازارەوە بۆ ئەم مەوزوعە بیوروژێنن. هەندێک سیاسەتمەدار هەیە بۆ ڕووپۆشکردنی کۆمەڵێشت دێتە سەر خەت و ئەڵێ ئەمە جاشە یەکێکی وەکو من یەکێکی وەکو ئەوجا بە یەکێک بیام ژێرم داوا لە بەرپرسەکانەکەم کە نابەرپرسن گوێیان لەمەی من بێ. من کەسێکم ئینتیمای نیشتیمانیم نییە بۆ نەمنیمە ئەمان نەیانێشت یەک کارەبام نییە دوو بە دەبەنەوە دەکڕم سێ کەسابەتم نییە چوار بە ئەنواع 1001 نەوع شێوە سەرانەم لێسەنن ئێسێ بابێ ڕیفراندۆم کا بەغداد بزانە لە فا هەشتای هەرێمی کوردستانە لە بەچمەوە سەربەخا بە من بڵێ بۆ ئەتم سەنەوی سیارەکەم تازاکەم و 500,000 دینارم لێسەنێ جادەکەشمەوە وەزعەکەیەتی کارەبای مۆلیدەیەت 7,000 دینارم لێسەنێ مناڵەکەمە نێرمە مەکتەب 1000 دیناریە دەمێ خوێندەواریەکی باش نییە ئەچمە دەرمانخانەکان دەرمانخانەی دەرمانی ئێکسپایر مێدێ سەرۆکەکەشم لە ئیمارات وەسبی هەرێمەکەمەکە بەڕاستی ئەمە ڕاستی ئێمە بڕێن وەڵڵاوە بیلای ئەمانە ئیتیمای نیشتیمانیان نێشتووە با بەغا بێ من 1000 جار پەنجەم وەرەکەم بچێمەوە سەربەخا جاهانی مەسئول و باران ینی خودی خۆ لە ناخە ڕقت لەوە نییە کە خودی قاوارەکە خودی هەرێمەکە تێک بچێت تەنهاوەیە کە حکومڕانان و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە لە ناو بچن باوەڕم پێ بکە خوا وەکیلە ناکوڕژێ محەمد و سەنا بۆ خوا تا چێشمێناوە تەنەزول بۆ هیچ کەسێ ناکەم معنای تایە من هەرێمەکەم لەوەتەی هەم لە سلوورە فرۆشتنەوە نم ساحەبی برسی عەرز نیم
کابراایەکی مەسوول لە شاخ پێڵاوی لاسیکی لەش بەرابوو مناڵەکەی سێ شادەی لە جیرفانە دیبلۆمی پێەیە یاری بەقوتی منەکە من نیشتیمانەکەم خۆشەوێ بەس لەبەر ئەمانە خۆشم ناوێت بەغام ئەوێت نەوتمەیاتێ بە 35,000 بنزین بە 450 کارەبای مۆلیدە 1000 دینار بۆ نمونە لە ئاوتا سەرانم لێ ناسەنێ ڕیشی مامۆستا ناسووتێنێت عدام با بە هاوسمانەکەی خۆمە ئیتیمای نیشتیمانی نێشوتر بۆ من جایشم بۆ خاینم کاکە گوزەرانم ئەوێ من نیشتیمانم بۆ چێکە من گوزەرانم نەبێ بەس ئەمە ڕاستیە وەڵاوە بیلای وایان لێکردنی عنی خەریکە دینەکە هەر فرای نوێژەکە من بگەڕێنەوە ساعاتەکەشیان لە بیر بگرێتەوە لەبەر ئەوەی چیانیانەوە نەقورس کردووە خەڵک با ڕاستی بڵێ ئەو کەناڵی ئێوە مەمنونتانە بم بەیانی مایکتان خەنە بەر خەڵک لە ناو بازارڕ یەکەم کەس بابێنە لای من بابێن من ئیدام کرد بە من بڵێن جاش خائین ئاوە کاکە من گوزەرانم نییە وەڵا بە 1500 مۆری یەکەم بچمەوە سەر بەغا ئەمە ڕاستیەکەیەتی تر بۆچی دوێ لەگەڵاکەی کە من گوزەرانم لە هەر شوێنە بێ تورک بێ فارس بێ عەرەب بێ عەجەم بێ هەرکێ بێ گوزەرانم دابین کە دەست خۆش بۆ جەنابەت باس ئەوانەی دوێ خۆشم سپاسەکەین باوکی باران لە سلێمانیەوە لەگەڵمان نابووی کاک ئەحمەد وەردەگرم کاک ئەحمەد سڵاوی خوا لێبێ السلام عليكم. وعليك السلام سرچاو زۆر سپاس وڵات دیار بۆ برادری پێش من فکرانی تەواوە ئینتیمای چیت بمینێ یعنی نازانم وڵات و نیشتیمان پەروەری و نازانم ئەوانە هەموو بۆ خۆیان چێ ڕێزە شوقەی دروست کرد کاکە مەترسی لەسەر قەوارێ هەرێم نییە مەترسی لەسەر ئەو شوقانەیە مەترسی لەسەر ئەوانە کە شانشان سەدام حوسێن چەند زاڵم بوو سەدام حوسێن کابرا دەی لە پێچایەوە دەبی زۆر بزانم چیت هەیە ئەوەی لە حەدی خۆی یعنی منتەلەکاتی هەبووایە بانج دەکرد گوێی دەبڕی ئێستا لێرە کابراایەکە یەک شخصێک دەست بووە کەس نازانێت کوڕی کێ بووە یەک سیتی دروست کردووە یەک شانی دروست کردووە خەڵک یەک بەستیعاردی نییە مەترسی لەسەر قەوارەی هەرێم نییە مەترسی لەسەر ئەو شوقانە هەیە مەترسی لەسەر ئەو پارانە هەیە کە نازان چی دەکەن لە وڵاتان دادەنێن سبەن دەستی بەسەر دادەگیرێ لە ژێر زەمینەکان دەترسێن ئاو بچێتە ناوی مەترسی لەسەر ئەوانە هەیە خەڵکی فەقیر مشکلەی نییە کاکە مەترسی ئەوە کلاواتە بە قەوارەی هەرێم و نازان مەجموعە کەسێکن ئەوانە دەستیان کاکە چێ ژیانی خۆش تەماشا بکە لە هەر شوێنی ژیانت خۆش بێ لە ماڵ بێ لە هەر وڵاتێک بێ عارەب حکومت بکە دەست حکومت بکە مهم هاوڵاتیان ژیانی خۆش بێ خەڵک ئێستا ژیانێکی خۆش و فراهەمی بێ نایەوێت چێ حکمی بکە سەحی بێت کاکەوتە لە کەرکووک پردێوەتە بەسەڕێکە لە پردنەوت بەلاشە پێوەری زیرەک نییە هەزەی مرور نییە کامرەی مرور نییە غاز بەلاشە بنزین بەلاشە سەحیبیانە کاکە كلية أهليانة سعيدانة ما فاش كوتيانة يصير مشكلة ولا هي مشكلة يعني كاك أو اللي أنا هي مجموعة كسكن أو ذا بحموه كاي سبتة تزارد للدارين كردستان بحمولها يعني كان بده تزارد أي كسر مجموعة إيش بخوي دابري أو عادي منا أو عادي منا تزارد أو كباسك أو كزاري خلص جارين كردستان بعد يسبدا شيء استدارين كردستان من دالكي لسرتا لو رجلتها خطاب خانات كيري بكابل الاجتماع قروري نخير همومان من دانەکەمان کە یەکەم ڕۆژە تێتە قوتابخانە پێش دەڵێن دەڵێن بڕۆ بخوێنە وەکو کوڕی فلان ببە خاوەن موتەیەکی 2 ملیۆنی وەکو کوڕی فلان ببە زابطێک مانجی 2 ملیۆنی هەیە پێت بنجیواری هەیە ببە وەکو کوڕی فلان ببە دکتۆرێک مانجی ئەوەندەی حیاتەکەی ئەو حکومەت وەردەگرێت زۆر نیشتیمان پەروەری و نازانم ئەوانە بۆ چەند کەسێک هاوڕێ لە گەلمیان وەردەگرم کاک هاوڕێگیان سڵاوی خوات لێبێ سڵاو لە جەناب و مامۆستاگیان سەر هەردوو چاوم کاک هاوڕێگیان قوربانی هەردوو چاوم مامۆستاگیان نازانم ئەم حکومەتەی خۆمانە بۆچی ڕقەی لەم میلەتە گردووە یان قیمەتی بۆ دانانێ یان بە هیچی نازانێ سەیری بەرپرسەکانی خۆیان کە سەیری ماڵ و مناڵی خۆیان کە چۆن خەڵک سەیری ئەم میلەتە ڕەش و ڕوتە داماوە بەشخوراوە ئەکەن سوێن بەخوا ئەم یاوە تەلەفۆنم کرێ بۆ سمت بۆ برادەرێ بۆ جلیکانی نەوت ێژێ عێراقیەکەی بە 21,000 ئەوەکەی بە 1990 یعنی ئەم میلەتە نازانێت چۆن ئەگەر ئێژێ بەغا ئێژێ جاشە ئەگەر باسی بەغا ناکەی ئەم حکومەتەی خۆمانە واللهی تۆ سکاڵە زەڕەیە ڕەحم لە دڵی ئەم سەرۆکی حکومەتان نییە خوا ئاگادارە بەرامبەری فەقیر بەڵام لەگەڵ زۆردارایە باشە قەینا تۆ سەیری خۆیان کە سەیری سیارەکانیان کە سەیری ماڵ و وێلایان کە سەیری پارە و داهاتیان کە یعنی چۆن ژیانیان مرتاحەوێت یعنی جا هەر حیزبێک بەقڵ الناس بشانوباري يا بقول يا ونوين ياربتيها هر حزب أو ياربتيها خلقي بقى خلنا متغنى درسوا يعني معقولة ليرو دعاء فارقة بو سوريا بو تركيا اللي كاتا هني شيء سفر بارزانية لازم شيء أما معنا ونارة يعني حكومتها أجر كيلو نارة كميكة شو بس على واحد مبغادي
نەوتەکە تێرم باشە تێری تێتەوە ئێران و نایداتێ یعنی ئێمە نازانین بەرەوە لای کێ چۆن گیرمان خواردێ بەدەست ئەم زاڵمانەوە والله دەسڵاتدار نین ئەمانە والله زاڵمن یعنی تۆ چۆن خەو پیا ئەکەوێت ئەوە خەڵکەکە توی ئەوە حاڵی وێت والله وبالله ئەعلم ماوەی ئەم سەرما خۆ ئاگادارە زەلام بووە توانای زریکانی نەوتی نەبوو بیسێنێ بۆ ماڵم ناڵەکەی چۆن خەویان پیا ئەکەوێت چۆن پرتاحەوێت والله باوکم ئێمە لەگەڵ ڕژێمی بەغان نەبووین و نەژبووین ئێمە وەختێ نەبووین کە نان و هەموو حسابێکی دێژبەکە سەر ئێمەش بووە و خۆمان بەشداریمان کردێت بەڵام ئەوان ناچار دەکەن بە ناچاری بڵێ وەڵای دوژمنەکەمێت تۆم ناوێت یعنی ئەمە حقیقەتەکەیت تۆ سەیری خۆیان کە ئەگەر ئێمە شۆک و ئەوان وابووینایە ئەوان شۆک و ئێمە وابوونایە وەڵاهی قەیناک بەس تۆ سەیری مناڵەکانیان کە هەر بەرچاوی خەڵک نادین قەسەم بەخوا برا بچۆ ڕاپرسی بکەن لە سلێمان لە کەلارە لە هەموو وڵاتەکان ئەگەر ئەم خەڵکەی ئێمە تەنە لە 100 کەسا 5 کەسوتی خاندێڵ ئەمانە معنە بەس کەناڵەکانتان بخەن ناو بازار وەکو ئەو پیاوە بەڕێزەوتی دەستخۆشی بۆ تەوەرەکەن و زۆر سپاس دەکەن. دۆسپاس کاک هاوڕێ لە گەرمیان و لەگەڵمان نبووی. باوکی بانۆ لە هەڵەبجەی تازە شارە زور و لەگەڵمانە. باوکی بانۆ سڵای خوا لێبێ. سڵای خۆی وەرەگەڕی بەڕێزمان مەساجان ئەحواڵتان چاوەکانم باوکی بانۆ گیان. نامەساجیان حەزم کەسێک کاتم دەیدێ لە بەرەی ئەندێکەی بەسەر کوردی ئەمە حەز دەکەم بۆ باسکەم. بەڵێ. ئەنجا ئەڵێ کابرایەکە بێ کاتی خۆی لە زمانی پاشانیشینەکانە کەوا عەبدکردین و عەبدفرۆشتن هەبووە. بەڵێ. ئەنجا کابرایەکی توجار بڵێن ئیفلاسەکانە وڵاتەکەی خۆیان ئەچێتە وڵاتی تۆ دوو کچ و کوڕێکی ئەبێ. ئەم دوو کچ و کوڕێک ئەچێتە قەراق شارەکەەوە چێتە ماڵێک وەڵە بەیانیان ڕۆی جوعات پاشایەک دێ بۆم بازارە دەڕێ عەبدی عاقڵ و جوان ئەکرێ ئەیباتە لای خۆیەوە. بەڵێ. اینجا کە ئەڵێ کە کابرا ئەچێ ئەڵێ یەکی لە کچەکانی ئەڵێ باوکە بام بچم خۆم بفرۆشم ئێوە دێ بەکرێکم کوڕێکە تاقە کوڕێک ئەڵێ نابێ قسەکەم چێبێ من بچم ئەڵێ ئەیباتە بازارەوە کوڕەکەی پێشی جا پاشاوە دێ دەڵێ چێ شتی سێر و سەمەر و جوانی هەیە پاشا ئەیکڕێت. باوکی کوڕەکە سڵێ کاکەگیا من عەبدێکی عاقڵ و جوانم هەیە ئەیفرۆشم ئەڵێ کە پاشایەتە سەیری سەیرەکە کوڕێکی وحیکەر جوان و ڕێک و مؤدەبە ئەڵێ بە چنیە دێ ئەڵێ بە زمانی بەپاری ئەو زەمان نازم لەگەڵ دێ ئەکرێ ئەڵێ من ئەم کوڕم تەنها بۆ 6 مانگە لێ 8 مانگ جارێ میوان دێ بۆ لام خزمەت و چای و قاوەی بۆ دابنێت. ئەڵێ دوای هەفتەیەک هەم بە کابرای پاشا ڕێکی لە میوانەکانی دی ئەڵێ ئەسپێکی جوانی بۆ دێنێ بە هەدیە بۆ کابرای پاشا. ئەڵێ پاشا بیە کات وەڵێ من عەبدەم کردووە بە شەرتی عاقڵ و ژیری بام ئەسپەی بەنێت سواری لەبزان چی لێکی ئەدێت. ئەڵێ کە عەبدە کە سواری ئەسپەکە بێ بڕم بازین پێکە لەو دێشتا سەری ئەسپەکە هەر بۆ خوارەوە بێ و سەری بەرز ناکاتەوە. ئەڵێ کابرای پاشا ئەڵێ عەبد چی بوو ئەڵێ قوربان جا تا حەزی ئەسپەکەمان جوان و ڕێک و پێکە دەست بەداخەوە سەری بۆ خوارە لەگەڵمان نابەکێو کراوە. ئەڵێ پاشا زۆر پێی ناخۆشی بێ ڕۆ کات بەجیسەکەی ئەڵێ ئەم کابر ئەم عەبدەم قسەی هیوتی وا بوو وتی بەڵێ قوربان وا بوو ئەو شەوەی کە ئەم ئەسپە بۆ لەدایک دوو مانگەش مانگوێرەیەکی هەبووە بردووە بەشی مانگە بەخێوم کردووە. ئەڵێ پاش دووشی هەفتەی داهاتوو میوانەکەی دێ بازێکی بۆ دێنێ. ئەڵێ عەبد وەرە ئەڵێ عەفوو ئەوم لەبیر چوو ئەڵێ پاشەی نانی بۆ زیاوە کاتکەوە ئەم عەبدە عەقڵی بۆ شکاوە. ئەڵێ هەفتەی داهاتوو میوانەکەی تر دێ بازێکی بۆ دێنێ. ئەڵێ بازەکە بانکە عەبدەکە ئەڵێ بزە ئەم بازە چۆنە. ئەڵێ عەبدەکە بازەکە ئەخاتە سەر دەستی و ئەیباتە دەرەوە کە باز هەڵەفڕێ بۆ عاسمان ئەڵێ سەری سەرە خوارە. ئەڵێ پاشایەکە عەبدەکە بازەکەی هێنێتەوە عەبد بازەکەمان چۆنە ئەڵێ قوربان گیان تا حەزی گەنجی جوانە بەس بەداخەوە لەگەڵ بریسکا بەخێو کراوە. ئەڵێ پاشا زۆر پێ ناخۆشە بێ ئەڵێ ڕۆ کاتە مەجلیسەکە ئەڵێ ئەم عەبدە قسەیەکە ڕاز و لەگەڵ بریسکا بەخێو کراوە بازە جەماعەت ئەڵێن بەڵێ قوربان ڕاستە و عەبدە عەقڵی پێشکاوە مە خۆم ڕاوچی بوو بە کاتی خۆی چوو هێلکە بازم هێناوە لە شاف خشمە جێبیشکەڵی هێناوە. ئەڵێ پاشێ گۆشی بۆ زیاکە ئەڵێ اینجا عەبدە هەڵە دەڕێتەوە لە پاشا لە ئەڵێ پاشا بەڵێ ئەڵێ بێ هەموو کەس بێتەوە بۆ سەر ئەسری خۆی. ئەڵێ
پاشا ڕووی پێی ناخۆشێ بەدوای کە میوانەکانی دەرەچێ ڕوا ئەڵێ بانگی داعشیەکە هێباتە ژوێ منی بقەتێنەبی کوژێ ئەڵێ پاشا مەم کوژە بانکە دایک و توێژەکەی لەبێ من توابیکە بەڕاستی هێدی چیم لێکەی لێم کرد اینجا دایشی دەڵێ ئەبل چۆن تێژێشی لەم پاشا بانگیان وا تێژم لێ ئەم پاشا احترام هەیە بۆ نانەوە قەسابەکان ئەڵێ دایکی نانەوام و باوکی قەساب بووە سێنسی خۆیان نانیان نەخواردووە اینجا ئەم سەرکردانەی ئێمە بەنسبەت پارتی لە شێتیشەوە چووکە میلەتی کوردیان نایە و خزمەتی میلەتی کوردیان نایە هەرەیان بوجەکەی خۆیان کوردستانەکەمان ڕاکن بە تەمای ئیداری کوردستانی بەڕێزەکەم. زۆر سپاس بۆ باوکی بانوو لە شارە زۆر لەگەڵمانە بوو پەیوەندێکی دیکە وەردەگرین مامۆستا سەلمان لە هەولێر وەردەگرن مامۆستا گیان سڵاوی خوارد لێبێ. سڵاوی خوا لێوە سڵاوی خوا لە هەموو لایەک. چاوەکانمان مامۆستا گیان. وەڵا من بۆچوونێکی جیاوازترم لە بۆچوونی ئەو برادەرانە هیوادارم ئێوەش بە سنگی فراوان وەریگرن کە ئەمە کەناڵ لێبێ هەموو لایەنەکان بێن نەک تەنها ڕخنەگەران بە خزمەتتان بەسەر هەردوو چام هەروە بووە هەروە بۆ هیوادارم وابێ لەبەرەوەی من سەیرم لێ ئەمە خەڵکم و شێوازە باسێ تەورێمان بۆیە داناوەر کەسە ڕای خۆی بڵێت من تەنها یەک دەڵێم ئەو کەسانی کە باسی بەقاکەن و باسی بەفڕە و جنوب و سەماوەکەن و ئەڵێن وەزایەوە لێ بەشە وەڵام من پیان ئەڵێن بڕۆن ئەگەر بتوانن دەڕۆژ لێ بژین تەنها دەڕۆژ ئەگەر بتوانن بژین چۆن شەقامەکانی هەرێم ماچەکەن کاکە برای بەڕێزم لە بەغا لە مووسڵ لە سەماوە لە نەجەف خەڵک لە حاویە لە زڵ و دەرەکان نانەخوا لەوێ ناتوانانی مناڵەکە بریتە دەور ئەیفرێنن داواتێش دەفتەرە لێکردن جادەنێ لەوێ نە ئاسان هەیە نە خەستەخانە هەیە نە ئاسایش هەیە کەس نازانێت چی حاکمە ئەم خەڵکانە زۆر سێرم لێ لە حەزەکە بچینە بەغا تۆ ڕقی لە پارتی و لە یەکێتیە با بە خوبت نیشتیمانی پارتی و یەکێتی نییە نیشتیمان دایکە نیشتیمان باوکە تۆ ئەتوانی لە دەستگای لە هەڵبژاردنە دەنگ بۆ لایەنە بێ کەسەرکەوێ ئەتی تۆ نابێ بڵێ وەڵا عەرەب وایە و من دەنگی پیادەمر بابە ئەمە جۆرێکە ئێستا خەڵکانە بۆچی بابە جاشایەتی زۆرە بەڕاستی میش ئەمەش جۆرێکە لە جاشایەتی و لە خۆفرۆشی تۆ تەمە ناکەی بڵێ من ئەڕۆمە سەر بەغا وەڵا نەوتم ئەیێنێ وەڵی نەنەوت ئەیێنێ نەبەزینە ئەدەنێ لەوێ 2 ملیۆنە هەبێ ناتوانێت تێ بشی هەموو ڕۆژێک عەداو لێکن هەموو ڕۆژێک عەداو لێکن کاکە زۆر ڕاستە قسەکەی ڕاستە یعنی بەڵگەیەکی ترمانەیە بەڵگەیەکی تر 100,000 ماڵی عەرەب 200,000 ماڵی عەرەب لە هەولێر و لە سلێمانین لێرە ئەژین وادا لێ هەموو هێناوە بۆ ناتوان 10 ماڵی کورد پێ بڵێ لەوێن بۆیە برای شیرینم شتەکان بە تێکەڵ نەکەین نیشتیمان جیا لەگەڵ پارتیەکێتی وایە من لەگەڵ بەشێکی قسەکانتان ینی بۆ شێوازێ ئێستا لە حکوومەتی عێراقی تا لە ئەو پارێزگانی لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیدان ینی موچەی لە کاتی خۆی داداتێ کۆمەڵێک ئیمتیازاتی مادیە داتێ و موچەکەی دوا ناکەوێت نەوت هەرزانە غاز هەرزانە بەڵام لە ڕووی خزمەتگوزاریەوە ینی بەڕاستی توان بڵێم سفرن ینی هیچ نین ئەو پارێزگانی کە منەنێکی مانی بینیوە ینی بۆ شێوازە نین کە بە بەراورد بەرەمی کوردستان هەڵبەتە سەقافەتی ئێمەش و ینی هەرێمی کوردستانی لەوانێ زۆر جیاواز بێت لەوان لەبەرەوە تەسەوڕ ناکەم بۆ نمونە بە ئاخرشتە پێ بڵێم برا بە ئاخرشتە پێ بڵێم کابرا لەوێ ملیۆنێکی هەیە ئەو ملیۆنە 100,000 ئەیا بە حرەسی گەڕەک لەبەرەوەی دزێتە سەری 50,000 ئەیا بە ئاویشی چکە ئاو نییە 50,000 ئەیا بە شارەوانی چکە بێ ڕاست زۆر سپاس بۆ مامۆستا سەلمان لەێرەوە لەگەڵمان نبوو ئەو ڕایەکی جیاوازیە و پێوا بووکە شتێکی باش نییە بۆ منە قوارەی هەرێم بچێتەوە سەر بەغداد و بچێتە سەر حکوومەتی عێراقی ئەو ئاماژی بەوە کرد کە لەگەڵەوەی کۆمەڵێک ئیمتیازاتی باشێ لە نێو حکوومەتی عێراقیدا بەڵام لە ڕووی خزمەتگوزاری و کۆمەڵێک بابەتی دیکەوە هیچ نییەوە ئەو خزمەتگوزاری و ئەو ڕێگاوبان و کۆمەڵی بابەتی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بە بەراورد بە پارێزگاکانی خواروی عێراق زۆر باشترە بە تایبەت لە ڕووی پاک و خاوێنەوەیەوە کارچەند ئەمە ژەر پەیوەندی بە ڕۆشنبیری هەوڵاتیەکانەوە هەیە زۆر هەرێمی کوردستان زۆر باشترەوە زۆر پێشکەوتوترە لەو ڕوانگە بە بەراورد بە پارێزگەکانی دیکەکە ئەتوانی خۆمان هەر لە یوتیوب و لە ئەنتەرنێت و سێری پارێزگەکانی دیکە بکەین کە بزانین ئەوێ چۆنیە و خزمەتگوزارەکانی دەرەوە چۆنیە دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک دلێر وەردەگرم لە هەولێر کاک دلێر گیان سڵاوی خوا لێبێ السلام عليكم برای من گەورەترین مەترسی بنەماڵەی بارزانی و
باش دەستەکانتی بۆ من نەگەرمەوە سەبەغدا کە بەرمیلی نەفەکم بە 30,000 داتێ کە لترێک بنزینم لە 450,000 داتێ کە هەموو 25 مانگەم پارەی معاش خۆم داتێ بۆ نەگەرمەوە سەبەغدا وەڵی بەدە پەنجەی دەکەم برێ تاکو بوونە ماڵی بارزانانی شخصی نەسەل بارزانانی لەسەر دنیای ماڵی هیچ کوردە خێر و خۆش لە خۆ پێت وایە کە ئەو ستەمکاریە ئەو نادادیە ئەو گەندەڵیە ئەو بەهادەردانە زۆرەی سامان و نەوتی ئەم وڵاتە وای کردووە کە خەڵکی ینی پێی خۆشە دوژمنەکەشی بێ حکومڕانی بکات کە حکوومەت عێراقی پێ من ئامادەمە دوژمنەکەم حکوم بکات بەس نەسەل بارزانانی حکوم نەکات ئەو کابرا ئەو ڕۆژی عاقلی لێ دەستداکە ڕفراندۆمێکی سەقەتی کرد گوتی ئەو پەنجەی من ببرم برێمی شێت ئەو کابرا نەتەوە لە عاقلەیە شێتە ئەو مەسئول بارزانانی حتا کو لەسەر دنیای ما بێ مەسئول بارزانانی کە جاشەکانی ئەوە بنەماڵەی شێتی و شاسۆر عەبدولواحید کە جاش بنەماڵەی بارزانیە حتا ئەوانە ماڵەکە بەدە پەنجەم دەکەم بگەم وەرە سەبەغدا بەس مەسئول بارزانانی حکومڕانی نەکا بەڕاستی زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک دلێر لە هەولێرەوە لەگەڵمان نابووی کاک پۆڵا وەردەگرم لە هەولێر کاک پۆڵا گیانسڵایی خوارد لێبێت ڕایبەڕێزانیار لە هەموو کارمەندان و بینەران و بیسەرانی کەناڵە بەڕێزەکەتان کاکەتان سپاسەکەین کاک پۆڵاگیان تەوەرەکەت بەدڵمە خۆزگە تەوەری هەفتەی جارێک تەوەری ئاوا گرنگ دادەبەزێنی کاکەدانیان سەر چاو وای لێکن لە جێویستی هەموو هاوڕێیانە بووم کە قسەیان کرد ڕێزم بۆ هەمویان هەیە بە جیاوازی بۆ بیر و بۆ چوونەکانیان بەڵام من بۆ چوونی من بەڕای من گەورەترین مەترسی لەسەر کوردستان بێئاگایی دەسەڵاتە بێباچی دەسەڵاتە بێخەمی دەسەڵاتە نەگەێستاوا بوو ئەو کاتی کە عێراقیان بنیاد ناوە دەستوریان نووسیوە بەندە بچووکی هەموو میلەتەکەم برا بچوو کرد دژی دەستور بووم وەکو تاک ئێستا گاڵسم بەوانە دێ کە دەنجیان نووسیانەوە دەستیان بۆ تۆرە هەمویان خۆستۆتەوە ئێستا کێشەکان کەس نازانێ چێ لەسەر حەقە چێ لەسەر ناحەقە خۆ دیارە ناما و نەزان بەدبەخت ستەم لە ملەتی خۆی دەکا ئەو هەموو کەس دەزانێ بەدبەخت و نەزان ئەوەیە ستەم لە ملەتی خۆی بکە کاکەدانیان وەرە گەورەترین مەترسی ئێستا چێیە ئەوانەی بێباکن بێباک لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سەربازیەوە هێزی پێشمەرگە یەک ناخەن لە ڕووی داراییەوە کەس نازانێ داهاتیە لە ڕووی خزمەت گوزاریەوە کەس نازانێت چییە دروشم تەنها خاک و نیشتیمان بە دروشم نابێ دەبێت پەیوەندی پێویستی خۆشەویستی نیشتیمان لە نێوان سەرکردە و دەسەڵات لەگەڵ تاک بەیەکەوە ببەسترێ بە چێوە دەبەسترێ کاکەدانیان بە دادپەروەری بە ڕێزگرتن بە هەڵبژاردن بە ماف نەخواردن بە سازش نەکردن بۆ نەیاران تۆ سەیری کە کاکەدانیان بەڵێ مەترسی هەیە مەترسیش خۆمان ئێمەی کورد ژینگەیەکی فراهەممان کردووە ژینگەی هەموو مەترسیەکان هۆکاری سەرەکی کوردە هێزی پێشمەرگەیەک ناکاتەوە سازشی بۆ عێراق کردووە تا سەر ئێسقان تازە دەوێ کاتی هەبێ کاتی لەدەستاوە هیچ کاتێکی نییە بەرامبەر بەغدا 3 ملیۆن عەرەبی هێناوە 2 ملیۆن من بەرپرسم پاش ماوەی داعش و ئەنفاسی هەر ڕۆژێک لە ماوەی 24 کاتژمێر کۆنترۆلی هەولێر و نیوەی کوردستانی دەکەن چێ هێنایی من هێنام تۆ هێنات بۆ ئافرینی خەلیجیەکان هەموو کردەوەی وان مەترسیە دووبەرەچی کاکەدانیا دووبەرەچی تۆ سەریکە هەردوو لە دەباشان و سەری ڕەش دژایەتێکی یەک دەکەن نازانن ئەو هەردوو دوژایەتی دوو کەس نییە دوو بنەماڵە نییە دژایەتیکردنی ملەتێکە ملەتێک ئەنفال کراوە سنومناڵی هەڵات کراوە خاچی داگیر کراوە بێباچی بێئاگایی نووسوی ئێستا نییە لە مێژەواین هەر لە مێژەواین چێ هاوچەرتەکە ڕاست دەکا چێ دەتوانێ پیاوانی ئاینی نەخێر دووبەرەچی کەوتە ناویان لایەنە ئۆپۆزیسیۆنەکان پەرتەوازن دەسەڵات نەخێر لە بنەڕەتدا کەواتە میلەتێک حاڵی چۆن دەبێ حاڵ پێم بڵێ چێ ڕاستە ڕێکاتەوە تۆ لە خوێندنی سەرەتایی ڕە ئەگەر خوێندکارێک قوتابیەک بە هەڵە پێریکەی کە بە هەڵە پێر بوو بە هەڵە دەنووسێ بە هەڵە دەخوێنێتەوە کاکەدانیان پیتەکان بە هەڵە پێریکەی یەک پرسیاری دیکەم هەیە و ئەگە بە کورتی ینی بۆچی لە ڕابردوشدا نوێنەری نەتەوە یەکگرتوەکان ئاماژەی بەوە کرد کە ئەگەر بەم شێوازە حکومڕانی بکەن قەوارەکەتان لە مەترسیە ینی هێشتا گوێشیان بۆ ئەوە نەگریانی هیچ بەگرنگیان نەزانین لە کاتێکدا ئیترەوە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان ئاگاداری مەترسیانێک لەسەر ئەم قەوارەیە هەیە بەڵێ
جوانە پرسیارەکەت کاکە دانیار پرسیارەکەت جوانە پرسیارەکەت جوانە کاکە دانیار بێباکن بێباک بێخەمن بێ ئاگان بێباک تۆ دەزانی مانای وشەکی کوردی جوانە بێباکن تی بەسەر ملت دێ بێباکن تی دەگوزەرێ بێباکن ئەوانە ساغڵەم بۆی دەردەچن ساغڵەم بۆی دەردەچن جەنگالمان بینی مەخمورمان بینی کەرکووکمان بینی پەنجەی تڕۆڵەشان بە خوێندا کاکە ماڵی چێ تاڵان کرا ماڵی چێ ماڵی وان سەراب کرا ماڵی کام سەرکردە تاڵان کرا لە چاڵاوەکانی 16 ئۆکتۆبەر کاکە دانیار بێخەمی بێباکی نووسوی بێ ئاگایی بەرتەوازایی بەرژەوەندی خواتی وای لە ئێمە کردووە نازانین کامیان تا سەر دەمێننەوە کامیان ڕاستە ڕێدەبن کامیان وازە هەڵەدێنن کامیان بۆ باوەشی ملت دەگەڕێنەوە کامیان ڕۆژێک لە ڕۆژان سازت بۆ دوژمنان ناکەن دووبارە ڕێزم لێ هەر سەرکەوتوون. سپاس کاک پۆڵەگیان لە هەولێرەوە لەگەڵمان نبوو. باوکی ئەحمەد لە ڕانیە وەردەگرم. باوکی ئەحمەد سڵاوی خوا لێبێ. السلام عليكم. وعليك السلام سەرچاوەکانم. حقيقة ئەو زلم و تەعەدا و لەشەداکردنی فەساد و حاشەکردنی زەرابدان کردەوەی مەلها و مەشروبات و هێندەر و شتی ناڕێک ئەو هەموو کۆ دەبیتەوە وەکو بورکان دەتەقیتەوە هەرێم هەرێمی نەوەی سەلاحەدینی ئەیوبیە هەموو ئاواتی گەلەکەمانەوەیە کە ئەو حکمڕانیە نەمینێ لەبەر زورم و زۆرداری و کوشتنی مەلا و ستاندنی ڕدێنی مەلای ڕزمای لۆ مامۆستایەکی کە ئێستا قسەی کرد البتەوە پاشکۆی وانە یان پارەیان داکێ الساكت عن الحق كالشيطان الأخرس ئەوە بچیمەیە بە خۆم زیندان سیاسیمە خەباتم کردەوە خەبات دەکەم لە پێناو دین و خاک و قەومی خۆم لە شتی باش لە مزگەفت لە قورئان یەکێک بووم کە قورئانیان سوتاند بە سوێد عەلەمی سوێدم سوتاند ئەوە هەموو ئەرچیمەیە بەرام داوا لە خوا دەکەم ئەو دەسەڵاتە نەمینێ حکومەکە بگۆڕێ لە عەلمانیەتە بۆ ئیسلام ئەو زەمە سەرکەوتن دەینین والسلام علیکم ورحمة الله. سپاسەکەین باوکی ئەحمەد لە ڕانیەوە لەگەڵمان نبوو. کاک مەحموود لە پیرەمەگرون وەردەگرم. کاک مەحموود گیان سڵاوی خوا لێبێ. السلام عليكم كاكا دانرجان دەستخۆشی بەرنامەکە لێکم دەستخۆشی بەرنامەکە لێکم سەرکەوتوی ئینشەڵڵا. وڵای کاک دانیار گەورەترین مەترسی لەسەر هەرێمی کوردستان ئەوەیە کە ئینسان لێرە و لەوێ بیسیم کە سوکایەتی بەخوا و بە قورئان و بە پێغەمبەری خوا کرێ صلی الله عليه وسلم لەلایەن نازام ئەم مەترانەی نازام لەکوێیە کە سوکایەتی بە پێغەمبەری خوا کردووە یعنی حەقوا بوو ئێمە بەرنامەکەمان لەسەر ئەوە بێ گەورەترین مەترسی ئەوەیە کە ئێمە کە سوکایەتی بە پێغەمبەرەکەمان و بەخوا و بە قورئانەکەمانە کرێ بێدەنگی ئەمە یەک حەقوایە بەرنامەمان لەسەر ئەوە بکردایە یعنی ڕەدی ئەو ملحید و کافر و بێدینانەمان بدایەتەوە. دووەمیشیان دووەم مەترسی میلەت خۆیەتی میلەت خۆی مەترسیە لەسەر خۆی کە من ئاوێک ئاگرێک شاخێک بزانم کە لێی ئەکەومە خوارەوە ئەچمە ناو ئاگرەکەەوە ئەچمە ناو ئاوەکەەوە ئەم ئاوە ئەمبا بۆچی بەرەو ڕووی بچم خێرە ئەمە هەر ئێمە ئەوایە لە سەرەتاوە دەنگمان نەدایە بەمانە ئەوایە لە سەرەتاوە تژیری ئەمانەمان نەکردایە لە سەرەتاوە ئەمانە هەر خەریکی قۆڵبڕین بوون گرنگی پێدەن ئەمەی کە باست ئەمە زۆ گرنگە ینی دووبارە خەڵەگەر هەڵیان دەبژێتەوە خەڵەگەر دەنگیان پێدەداتەوە دانێتەوە سەر حکومڕانی کاتێککە ئەم هەموو گەندەڵی ئەو هەموو گلەی کە لە بیدایەتی بەرنامەکەەوە ئەو هاوڕێنە باسییان کرد. والله برابر ڕێزەکەم يعني أما يك كلمة سياسية كوتي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله نابي إنساني جندلو فاسقو بيدين هلب جيري بو حكم راني نابيت يتر نابي نازانم خلق شون دن أيابا معنا شون بتي وجدانك بتي قانونك بتي ياسايك يعني أوحر لبرنامج خوايانية يعني أبوها لجير سيبري لەژێر سێبەری ئەم کوردستانە و ئەم وڵاتە ئیسلامیانە ئەوان زیان نەبوایەتەوە خەڵکێک کە نێز بکا کە ڕۆژوو بگرێت کە پابەندی دین بێت چۆن ئەمانە هەڵەبژێرێت. دۆسپاس کاک مەحموود لە پیرەمەگرون لەگەڵمان نبووی. حاجی بەکر لە سەی سادق وەردەگرم. کاک حاجیان سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوا لە جەنابم کاتەوە. عەلەیکە السەلام سەرچاومان. خۆشی وەڵاهی من ببوو لە پێتوانەی ئەو بەڕێزانە کە پەیوەندیان کرد پێتوانەکەی قساکەم ئێمە
ئەتوانین بڵین ئەی خوێنی ئەو شەهیدانە و بنەکانی کە بەڕاستی خوێن بە پێناو کورد و کوردستانە شەهید کرد چی بکەین یعنی ئەمەی بۆ عیبە بڵین سەر بە غاوەڕژێنێکی کە ئەو هەموو خوێنی ئەو هەموو پێشمەرگە بەڕێزانە بە هەموو حیزبەکانە کە شەهیدیان کرد و گەلی دایکیان سوزان ئەمسالیان کرد و سنابارانیان کرد بەڵام ڕاتە خەڵک بریندارە خەڵکەم مەحاتە خەڵکەم پارەیە خەڵک نەوتنیە بەڵام ئێمە بستین پەنا ببینە لای ئەم مەسوولانە لای گەورەکانیان بڵین کاکە بۆ خاتری خوا بۆ خاتری پێغەمبەر وەرنە سەر خەت با پەنا نەبین بۆ ئەمانە کە ئەمسالیان کردین کە سینایان لەدەی کە شەهیدیان کردین. زۆر سپاس بۆ کاک حاجی بەکرد لە سەی سادق. مام ئەنوەر وەردەگرم لە سلێمانی. مام ئەنوەر سڵاوی خوارد لێبێ. سڵاوی خوارد لە جەنابی و بینەران و بیسەرانیش. زۆر سپاس دەکەم مام ئەنوەر. کاکە دانیالجان گیان خانوویەک کە بناغەکەی لەسەر خۆڵەمێش بوو عاقیبە داوای بە بەڵێ ئەنجا ئەمانە کە هاتنە خوارەوە بناغەیەکی خۆڵەمێشیان دانا بۆ بناغەیەک قەوارەی هەرێمی کوردستان. قەوارەی هەرێمی کوردستانیش دەوروبەر دژی نین ئەوانەی لە ناوخۆیە دژایەتی قەوارەی هەرێمی کوردستانەکەن. بەڵێ زایەسا خاڵ بۆت بازەکەم. یەک ئەمانە کە هاتنە خوارەوە سیاسەتی نێودەوڵەتی وڵاتانی کۆنیان بەکارهێنا وڵاتێ بە حەشیشە و تریا گولیا وڵاتێ بە فەساد و مەلها وڵاتێ بە زرم و زۆرداری ئەمانە هاتن بە نامبڕین و تاڵانکردنی ئەم وڵاتە ملەتیان لە پەل و پۆ خستووە. ئێساکە بێ ئەوەی کە کارەبا هەیە نییە و نەود نییە و غاز نییە فەرم و کاسبیز لە ناو بازاڕە نەماوە. دوکان بە دوکانەی فرۆشێ و چۆڵی ئەکا ئەڕوا. قەوارەی هەرێم لەلایەن بەغاوە لە مەترسیان نییە لە ناو خۆیە. ئێستا یەکی وەکو من ئەوە نەپڕم کە پەلاماریان بەم کە چاویشم نابینێ حەزەکەم بە بێچاویش تێگەی پەلاماریان بەم لەم وڵاتە شار بە دەریان کەم چونکە برسی و داما و ڕسوایان کردین کورە پێم عیبە لەسەر کەناڵی ئێوە هەموو شتێ بڵم. ئەنجاکە دوای ئەوە تۆ سەری کە ئەمانە سیاسەتیان چۆنە هەڵبژاردنیان دوا خست لەبەرەوەی مەترسیان هەبوو. تێگەی ئەم مەجاالەیان وەرگرت ئەم مەجاالەیان وەرگرتووە فەرموو هەموو ڕۆژە فەوجێک و دوو پەوز دروستەکەن فەوجی 1000 کەسە نزیکەی 3 کورسیە. تێگەی لەسەر حسابی جرفانی دوکاننار و فەقیر و فقارا و خانەنشینی داما و کە 220,000 وەرەگرێ. برادرە پێشەوە باسی کرد وتی خەڵک بۆ بەخات کورە بابە من کە نان نەبوو بیخۆم چی بکەم چێ مەسوودمە و چێ سەرکردەمە وەرە من ئەسڵان سەرکردەیەکم ناوێت بە برسێتی ڕۆژ بە ڕۆژ لەم دوو مانگە 4 پەوز 5 فەوزیان دروست کردووە. ئەی بۆ نایەی بە خەڵکی فەقیرەکە ئەی بۆ نایەی بە موچە خەڵک بێ موچە فەرموو من بە تۆڵم تۆ دەباتی من حسابیکە ئەمڕۆ سەنی مانگە و مەعاشی مانگیتاننا لەبەرەوە خۆمان لێرە قەوارەکە هەڵئەتەچێنین ئەگەر خۆیان چاک نەکەن و نێنەوە ناو میلەت لەگەر ڕێزم بۆ جەنابەت. زۆر سپاس مامەنوورگیان لە سلێمانی و لەگەڵ ماناوی کاک ئەمین لە سەی سادق دوهەمی پەیوەندی وەردەگرم. کاک ئەمین گیان سڵاوی خوارد لێبێ. سلام علیکم کاکە دانیێل. وعەلەیکە سەلام سەرچاومان. وەڵامی کاکە دانیێل دەبارەی سەوارەکەتەوە بەڕاستی من وەکو هاوڵاتی ئەم وڵاتە ئەپرسن باشن کاتی خۆی بەڕێزانە بۆچی خەباتیان کرد یعنی کاتی خۆی بۆ بچون بۆ ئەو شاخە کاتی خۆی بۆ ئەم خەڵکیانە یا بە ئەنفال کاتی خۆی ئەم هەموو قوربەسەری و ڕاکە و بڕۆ بێر و مردن و کوشتن و بڕین و نازانم چیە لە پێناوی چیا بوو لە پێناوی یەک کەلیما بوو کە دوای ئەیان و حکومەت لە حکومەتەکان زوڵم هەڵیە دەگوایە مافمان نەخۆن و دەگوایە ناقیمان دێنن ئیشە خۆ هەماسی ناوی دیوارە درێت و بەس بە کوردی هەرەوەی حکومەتە بەدوری نەخۆی هیچ نەگۆڕاوە يعني أو ساعة خلق أنفال كراوة خلق كراوة إذا تو أنفال جيب خفت أنفال جيب بينودي أنفال جيب بتسيني سرد وساماني أمراض كذا بس يعني من أبرسم كناسين اجتماع تيابل كناسين اجتماع شيء لكذا تو همو سرد وساماني اجتماع خلق وشيء وكذا بزيادة بعصر بزيادة مجد عزجا أتلمه بأعذاره أخذ بس كم بلد كناسين اجتماع شيء
يعني ئەو خەڵکە بۆچی بۆ خارج بۆ ئەوروپا ئەو نییە کاگە من پێم وایە هەموو تاکێکی ئەم کوردە بەدەگمەن نەبێ هەموو نیشتیمانەکەی خۆشێ بەڵام کاربەردەسان دەسەڵاتدارانی ئەم هەرێمە وایان کردووە کە ئینتیمای نیشتیمانیش نەمێنێت وە خۆشەویستی بۆ نیشتیمانیش نەمێنێت کات دانیال ڕاستە نیشتیمان کاتێک بۆ من خۆشە کە بە مەرتاحی بژم کە دووسێشت هەیە عیدی هەموو حکومەتێکە کە بۆ هاوڵاتیەکەی بگات بەبێ ئەم داولا بەبێ کێشە یعنی ئەی بوشوی کارەبا لە هیچ وڵاتێک کێشەنی ئەمە جێگانە بکێشە سوتەمەنی دەکاتێک خۆ هەتە حەز کێشە نییە سەرێکی ئێران حیسابی لەسەر سەرێکی هاوڵاتی لێ کێشی سەرمای نییە ئەی تۆ لە وڵاتێکە ئێمە لە هیچ نەبوومە لەرزە هەیە نە حیسابمان لەسەر نە هیچ گرتێکمانە هەفتەن هەنجار کێشەیە لە وڵاتە کە لە هیچ وڵاتێکە هەربوونی نییە ئیدە ئەم نیشتیمانەی وایە کە دوی لێو هەڵکەوتە لێو هەڵکەوتە تا نیشتیمان خۆمە تەمان حەزم لێ ناژم نیشتیمان خۆشە بەسکی برسی کاکە نیشتیمان کاتی خۆشە تۆ پەیوەندیەکەت بەڵام زان و خۆشەویستان بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەست پێرم خواتان لەگەڵ